مدرسەی علم و عیرفان قورئان، باخ و بەهاری دڵانە قورئان، بۆ شادومانی و سەربەرزی هەردەم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. من زياد عبد الله عبد الصمد، مامۆستام لە کۆلێژی پەروەردە زانکۆی صلاح الدین. مەشروعی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەوانەیە بۆ زەمانێکی زۆر دوور دەگەڕێتەوە، کاتێ تەڵەبەی سەرەتایی بوو. ئەو کاتە قەدەری خوای گەورە وابوو خوشکێکی لە خۆم گەورەتر لە ماڵێ سەفی 6 ابتیدایی تەواو کرد. ئەو کات بابی ڕەحمەتی و خوای گەورە عەفوی کە لەگەڵ مردی ئێوەش قەناعەتی وابوو کەوا تا ئێرە خوێندنەوە زیاتر نەبی، بۆیە وەکو دیاری کە ماشەڵڵای لە بیەکەمیش دەرچوو بوو لەسەر قوتابخانە. ئەو کاتی دیاریەکەی ئەو بوو کەوا ختمێکی مامۆستا حوسەری لۆ هینابوو بە هەدیە. منیش ئەو کات سەفی 2 ابتیدایی بوو. ئەو کە خەریکی ختمی حوسەری بوو، منیش زۆر ڕغبەت و وەکو بڵێ شەوقێکم بۆ دروست بوو لەگەڵ ئەو بابەتە بۆچی منیش بەشدار نەبم. سەرەتای دەستپێکردنی من لەگەڵ مەشروعی قورئان لەوەیەوە دەستی پێکرد. جا الحەمدولله سەبر سەبرە جێمان کاسێتی قەدیم، با بڵێن تەسجیلی قەدیم، سەبر سەبرە جێمان لێ ڕەدەگرت. ئەو بۆ خۆی وەکو ختم، منیش وەکو منداڵێکی گچکە حەزم لێ بوو کەوا زیاتر ئاشنا بم لەو قورئانە مەجیدە. ئەنجا بە خۆشتان ئەزان کاتی قەدیم ئەو هەموو ئیذاعە و تەلڤیزیۆن و بەرەکەتانە نەبوو. هەر 5-6 دقات قورئانی پیرۆز هەبوو لە بیدایەتی سەرەتای کە تەلڤیزیۆن و شت دەستی پێدەکرد، یان لە ئیذاعە لە رادیۆ دەردەچوو. ئیتر ئەلەوەوە زەوقێک و ڕەغبەتێک دروست بوو بۆ دەستپێکردنی ئەو مەشروعە، تا الحەمدولله هەر لەلای ئەو خوشکە بەڕێزەم خوای گەورە لێی قەبوڵکە، الحەمدولله ختمی قورئانی پیرۆزم بە شێوەیەک لە شێوەکان الحەمدولله تەواو کرا بە جێگرتن لە کاسێت لەگەڵ با بڵێن ئەو یەکەم وەکو مامۆستام بوو بۆ ڕاستکردنەوە و ئەگەر هەڵە و غەڵەتێک هەبی لە خوێندنەوەمان. ئەو ڕەغبەتە هەرما لەبەرەوەی جار بەجار بە حکمەوە ئەو ئیستیماعە وەکو بڵێ ئاستێکی بۆ دروست کرده بووم لە قوتابخانە. ئەو جارە هەر لە سەرەتاییەوە لە قوتابخانە جار بەجار هەندێک موناسەبات ئەبوو. ئەو کات یعنی بەڕاستی یەکێک لەو شتانەی کەوا بەداخەوە ئێستا کەمتر ئەو بابەتانە هەیە، لە قوتابخانە زۆر موناسەبات هەبوو بە ئیفتیتاح و سەرەتاییەکەی بە قورئانی پیرۆز دەستی پێدەکرد. جا چێ بێ باشە هەر لە تەڵەبەکان با بڵێن هەموو جار دەستنیشانی زیادیان نەکرد، زیاد هات لە مەنەسە با بڵێن لەوێن دەرێ بەشێک لە قورئانی پیرۆز مەقتەعێک یاخود چەند ئایەتێک دەخوێندرا. ئەوە هەر هەمووی پاڵنەرێکی باش بوو، ذەوقێک و شەوقێکی زیاتر دروست کرد تا وەکو الحەمدولله کەتمە متەوەسطە. جارێ دەستم بە حفظی قورئان نەکردێت، تەنها خوێندنەوەی و ختمە. لە متەوەسطە هێشتا زیاتر ڕغبەتەکە با بڵێن پەیدا بوو، ئاستم الحەمدولله باشتر بوو، تا تقریبا والله ئەعلەم گەیشتمە 4 ئیعدادی 5 ئیعدادی لەو تەمانە نەبووم. یەکەم دیدار و لیقاءم لەگەڵ مامۆستای ڕەحمەتی خوای گەورە عەفوی کە مامۆستا جەمیل دروست بوو. قەدەری خوای گەورە بە موناسەبەیەک لە ماڵمان دەعوەت بوو. ئەو کات ئەو مامۆستا بە ڕەحمەتی مامۆستا جەمیلە هانیدام کەوا ئەتوو مادەم الحەمدولله لە قورئانی پیرۆز باشی، نوتق و ئەداءت باشە، بۆ نایە قورئان لەبەرکەی. 5 ئیعدادی بووم والله ئەعلەم. جا ئەو کاتە من وەکو بەڵێ وتم مامۆستا بە حکمەوەی قوتابیمە و ناتوانم و زەحمەتە و ئیش و ئیدارەکان خۆت زیینەوە و بەڕاستی. جا بە هەر شێوەیەک خۆم نەدا بەردەستی مامۆستای، تا قەدەری ڕەب العالەمین 6م تەواو کرد، 6 ئیعدادی کەتمە ناو جامیعە. لە جامیعەی قەدەری ڕەب العالەمین وا ئیشەکە هات، بەشی من بوو بە بەشی زمانی عەرەبی. بەشی زمانی عەرەبیش خۆتان ئەزانن کە یعنی قورئانی زۆر پێویستە، استیشهاد و بە ئایات و بە حەدیثی پێغەمبەر زۆرە صلی الله عليه وسلم. جا لەوێ هەستم کرد کەوا من لەگەڵ ئەوەی کەوا بە حسابی خۆم خەلفیەتێکی باشم هەیە لە قورئانی پیرۆز، بەڵام نەقسێکی زۆر گرنگ لە لای من مەوجودە، ئەویش ئەوەیە حفظی قورئانم نییە. مدرسەی علم و عیرفان قورئان، باخ و بەهاری دڵانە قورئان، بۆ شادومانی و سەربەرزی هەردەم. قەدەری خوای گەورە سبحانه وتعالى برادەرێکمان
هەبوو دیار بوو تەڵەبەی مامۆستا بوو کاکەی بەرزۆ یادی بە خێر بێ برایەکی بەڕێز و عزیز سڵاو ڕێزم هەیە لێرەوە بۆی ئەو کاک بەرزۆیە هەستم دەکرد علمیەن زۆر لە من لە پێشترە بە حکمەوەی خەلفیەتێکی من نازانم چییە ڕۆژێکیان پرسیارم لێ کرد کاکە بەرزۆ و تۆ هازیرەکی کاتی پێویست پرسیار و شتت لێ دەکرێت دەم و دەست ئاەتێک یاخود شاهدێکی قورئانی بۆ دەینی شکوتی الحەمدولillah من بەشێک لە قورئانم لەبەرە چۆنت لەبەر کردیە لە چێ لەبەر کردیە ئەو شوێنێ پێناساندم کەوا لە خزمەت مامۆستا جەمیلە منیش بە حساب معریفەی سابقەم هەیە لەگەڵ مامۆستا خزمەتی مامۆستا ئەو بوو مەرحەلەیەکی کولیە خزمەتی مامۆستای ڕۆیشتیم و لەوێوە دەستم پێ کرد الحەمدولillah بە 4 ساڵی کولیە لەگەڵ ساڵی پاشی تەخەڕوجم الحەمدولillah خوای گەورە تەوفیقی دام الحەمدولillah حفظی قورئانی پیرۆزم تەواو بوو لە خزمەت مامۆستای بەڕێز جا ئەگەر تەماشای با بڵێن جەدوەل و بەرنامەی حفظەکەی ئەو وەختی بنکە و مەرکەز ئەوها بوو کەوا هەفتەی 2 ڕۆژ ئەمە دەچوینە بنکە وەکو دەوامکردن ڕۆژێکیان بۆ حفظی قورئان بوو ڕۆژێکیان بۆ مراجعەی ئەو حفظە بوو ئەو 2 ڕۆژە لێ مەوجود دەبووین مقدارەکەشی تقریبان هەر وەکو بڵێ شتێکی با بڵێن قیاسێکمان هەبوو بەڵام جار بەجار تەڵەبە پێی نەدەکرا ئەوەندەی لە بەرکایان زیاتری لەبەر دەکرد ئەو ئاسانکاریەش هەبوو ئێمە بە معدل تقریبان ڕوبعی حزبێکمان لەبەرە کرد بە 6 ساڵ قورئان تەواو دەبوو بەڵام الحەمدولillah خوای گەورە تەوفیقی دام کەمێک زووتر من تەواو بووم 2001 والله أعلم ساڵی تەواوکردنی قورئانی پیرۆزم بوو لە خزمەتی مامۆستای ڕەحمەتی هەروەها ئەو مامۆستا بەڕێزانی کەوا لەوێ بوون یارمەتیەکی زۆریان نەداین بۆ مراجعەکردن و بۆ ضەبطکردنی نوتق و ئەدا و با بڵێن تەجویدی قورئانی پیرۆز تا الحەمدولillah گەیشتمە ئاستێک من ناڵێم باشم بەڵام ئەو وەختی لە چاو خەڵکی دەوروبەرم لەکن ئەو گەنج و ئەو کوڕ و برادرە بەڕێزانەی کەوا لەگەڵمان بوون لەوێ دەرێ هەستما کرد کەوا الحەمدولillah بە حکمی تەخەسوس و خەلفیەتم کەوا زمانی عەرەبیە بە حکمی سابقەم کەوا الحەمدولillah ناو ماڵێک کەوا مامۆستای یەکەم وەکو باسم کرد خوشکی گەورەم خوای گەورە لێ ڕازی بی یارمەتی دابووم هەستما کرد کەوا باشترم الحەمدولillah اینجا بە وجودی ئەو مامۆستا بەڕێزانش کەوا خاوەنی تەجروبە بوون لە چۆنیەتی دروستکردنی تەڵەبە و زەبطکردن و مراجعە و لەبەرکردن ئەوە بە گشتی الحەمدولillah گەیشتە ئەو ئاستەی کەوا زیاد عەبدوڵڵا پێ بگوترێ حافظی قورئانە خوای گەورە ئەو نیعمەتەمان لەگەڵ بەردەوام کە الحەمدولillah بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما ئەگەر باس لە مراجعەی قورئانی پیرۆز بکەین ئەو کاتێکەوە من تێدا تەڵەبە بووم جارێ من قەدەری رب العالمین لە 3 متوسطەوە 4 ئەعدادیەوە تقریبا لە خزمەت بابم بەیەکەوە لە دوکانێکمان هەبوو ناو بازاڕی ناو قەیسەری لە دوکانی دەبووم هەتا نوێژی مەغریب داهاتمەوە ماڵێ نوێژی مەغریب و عیشامان لە مزگەوتی حەیدەر ئاغا مەلمەن لەو مەنتەقەی نزیک بوو لە خزمەت مامۆستا جەمال هەرتەلی خوای گەورە سەحەتی خۆشکە عاقبەتی خێرکە لە خزمەت مامۆستا دەبووی نوێژی مەغریب و عیشامانە کرد چەند تەڵەبە و گەنج و شتێکمان لەبەردەست وەک بڵێ هەر تەمەنی خۆم بوون بەڵام لە خزمەتیانە بۆم شتێ ئەوەی دەزانم بەوانم دەوتەوە دەهاتمەوە ماڵێ ئێستا پاشی عیشایە تا با بڵێن سعات 10 و عادەتەن من وەختی نووسرم ئەو کاتانە بوو لەو 2 سعات و 3 سعات ماوەیە ئەبایە تەوزیعی بەرنامەی خۆم کەم هەم سعی و واجباتی با بڵێن جامیعە و کولیە ئامادە بکەم بە حکمی بەتەمای دەرەجەی باشم هەمیش لە بەرامبەریشی وا بڵێن حفظی تازە و مراجعەی قەدیمەکانیش ئەویش بەشێکە لە ئیش و کارەکان پێشی سعات 10 و ئەو وەختانە نوێژەکانمە کرد و ئەو ئاەتانێکەوە مراجعە ئەلەوێن دەرێجێ بەجێمە کرد تەوفیقێکی خوای گەورەی عەجیبی لەگەڵ بوو ئەو وەختی الحەمدولillah ئەوەندە ئەو مەشغەڵات و شتانە دروست نەبوو کەوا خەڵک مەشغوڵی موبایل و فەیسبوک و ئەو شتانی کەوا ئێستا بەشێک بەڕاستی ئەگەر نەزانی بە باشی بەکاری بینی زۆر وەختت لێ دەبا زۆر مەشغوڵت دەکات ئێمە ئەو هەموو با بڵێن مستەجەدات حیاتە ئەوانە نەبوو لۆیە واجبی خۆم اینجا مراجعە و حفظی قورئانی پیرۆز و خۆ ئامادەکردن بۆ نوێژی بەیانی و با بڵێن خەوم لێ دەکات و الحەمدولillah دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونما دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی نوێژی بەیانی الحەمدولillah کە دەچووە مزگەوتێ دەهاتمەوە با بڵێن بینی پاش نوێژی بەیانی تا ضوحا ئەغلب جار لە مزگەوت دەماینەوە الحەمدولillah لەبەرەوەی با بڵێن
کاتەکەی وا مناسب بوو داهاتینەوە سەعات 7 لۆ ماڵی هاتیمە بەشێکی باشی دیسان مراجعەی قورئانی پیرۆزم کردیە خۆم حازرە کرد دەست نوێژێک و کتاب شتی خۆم هەردەگرت و بەرەو کولیە و دەرس و دیڕاست ئەوە وەکو بڵێ نصیحەتە لۆ خۆم ئەوەلەنجە لۆ ئەو گەنجە بە ڕێزانەی قورئان و کچانمان کەوا ئێستا لە مەشروعی قورئانی پیرۆزم بەڕاستی زۆر گرنگە کەوا ترتیب و تەنظیمێکی ژیانی خۆیان بکەن مەگەر نا زۆر جار وای لێ دێکەوە ئیشێکی وامان نییە بەڵام تەماشا دەکەی هەر مەشغوڵە هەر پێ دەڵێ فیلان ئیش دڵمامسە هیچ مەجال نییە باشە ئەو مەجالە لۆ جاران هەبوو لۆ ئێستا نییە ئەگەر تااقەتی ئەوەمان هەبی مراجعەیەکی هەفتەی خۆمان بکەین بڕواتان هەبی بە ڕێزان ینی کاتێکی زۆر هەیە لە بەردەستمان کەوا بە هەدەر دەڕوە بێ نرخ دەڕوە بۆیە خۆزگە هەمومان مراجعەیەکی خۆمان بکەین و ئەو وەختی ئینشاءڵڵا ئەتوانین بەشی زۆر شت دەک تەنها حفظی قورئان و مراجعەی بەرنامەی تریش ئەتوانین تێدا جێبەجێ بکەین ئینشاءڵڵا ئەی قورئانەکەم تاکە هەتوانی ساڕێژی دەرد و مەرهەمی ژانی دڵی پڕژانم بە تۆوە شادە بۆ ئەم مەردوومە هەناسە و ژیانی. أعوذ بالله من الشيطان الرجيم وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. موضوعی مراجعە عادەتەن دا بە شەکری بەسەر دوو بەشە مراجعەیەکمان هەیە ئەوەلیە ئەوە ڕۆژانە هەفتانە کە تو واجب لەبەر دەکەی پێویستت بەوە دەبی کە سەبرە ضەبتیکەی هەتا ئەوجە بتوانی بچێت سەر ڕوبعێکی تازە و جوزئێکی تازە ئەو مراجعەی لە کاتی لەبەرکردنە مامۆستا متعبەد لەگەڵەکە شتێکی زۆر باش و پێویستە بەڵام مراجعەیەکی تر هەیە کە ئەویش زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئێمە وەکو بڵێ هەتا بەسەر چیا دەکەوین ماندی دەبین بەڵام گرنگ ئەوەیە بەردەوام لەو علو و لەو بەرزاییە بمینین ئەو حفظی کەوا الحەمد لە خوای گەورە تەوفیقتەدا حفظی کاملی قورئانەکەی پێویست بەوە دەکات مراجعەیەکی بەردەوامت هەبی تا دانەبڕی لە ئیشەکە بەپاش نەکەوی ئەمە تەوفیقی خوای گەورە سوبحانە وتعالە لەوانەیە بەرنامەکەی بۆ هەر کەسێک و بۆ هەر جۆرە التزامات و مەشغەڵەتێکی هەر بەڕێزێک جۆرێک بی باسی تەجروبەی خۆمەکەم لە 2001 الحەمدولله کە تەواوی قورئانی پیرۆز لەبەر کرا ئەوە ئەو کات حەڵقەیەکی قورئانیم هەبوو کە پێک هاتوو تقریبا لە 10-12 تەڵەبەی بەڕێز ئەو برایانە لەگەڵیان هەفتانە ئەوان حفظەکەن من مامۆستایانم تەوجیهیانەکەم بەڵام حتمما پێویستم بەوە دەبی کەوا من محفوظی خۆشم بەردەوام مراجعەی بکەم ئەو بەڕێزانە بەشێکیان یعنی با بڵێن هەر یەکیان لە جێیەک و لە شوێنێک لەبەرەکەن بۆ دەبەتکردنی وان ئەبای منیش خۆم مراجعەی بخۆم کەم ئەوە 2001 لەگەڵیان ڕۆیشتم بەردەوام و تا الحەمدولله لە 2004 يعني تقريبا 20 ساڵ زیاتر پێش ئێستا لە 2004 خوای گەورە تەوفیقی دام الحەمدولله بە لەگەڵ هاوڕێتی هەندێک براوە خوشی حافظ لەگەڵ خۆم کەوا هەر هەمومان تەڵەبەی مامۆستا جەمیل بووین ڕەحمەتی خوای گەورە لێبی قەراری ئەوماندا کەوا بنکەیەک دابمەزرێنین کەوا خزمەت بەو مەشروع بکە و ئێمەش تێدا وەکو بڵێم حفظی خۆمان مراجعەی خۆمان و دروستکردنی ئەو زەکاتی سەدەقەی ئەو علمی خۆمان ئێمەش بتوانین تێدا جێبەجێ بکەین بۆیە لەوەیەوە دەستمان پێکرد بنکەیەکمان دامەزران الحەمدولله کە ئێستا بەرهەمەکە ئەبینین ئەوە بنکەی هەولێرە ئەو وەختی وەکو بڵێ سادە بوو سەرەتا بوو دواتر الحەمدولله سەبرستەبرە تا ئەو قۆناغاتین و ئێستا لە فەزلی خوای ئیشی من تێدا ناو بنکەیە وەکو مراجعەی خۆم ئەوەیە کە الحەمدولله سەرەتا کەم بوو عەدەدی تەڵەبە و مامۆستایانیش هەر بە خۆمان دەرسەکانمان دەگوتەوە لەوێ پێویستمان بەوە دەبوو کەوا بەردەوام لەگەڵ تەڵەبە وەکو بڵێ مراجعەت هەبی مراجعەی تەڵەبەی کەوا من لێ دەپێچمەوە الحەمدولله لەو من مراجعەیەکی زۆر باش بوو
بە تایبەتیش کە جارێک و دوو سێ نییە دووبارە دەبتەوە ئەو حەڵقەیە لەگەڵ ئەو مجموعە تەڵەبەیە لەگەڵ ئەو بەڕێزانە ئەو برا و خوشکانە الحەمدولله تا وای لێ هات الحەمدولله لە ئاستێکی زۆر باش پێویست بەوە نەما کە وەکو بڵێ لۆ خۆت دانیشی بەرنامە وشت دابنێ ئەو جارە من لەگەڵ تەڵەبە جۆرە مراجعەیەکی زۆر مکەثەفی زۆر باش پەیدا بوو کە نەتیجەی الحەمدولله بەردەوامیشی هەبوو تا الحەمدولله ئێستاش بەردەوامین. دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە. من لێرەوەش دەیڵێم بەڕاستی یعنی جۆرە قسەیەک لە مێشک و فکری هەندێک بەڕێز دروستە بی عائلە کە سوکار داکوبابی هەندێک تەڵەبە وا دەزانی ئەگەر تەڵەبەی کوڕەکەی کچەکەیە بێتە مەرکەزی تەحفیظ ئەوە لە مەشروعی خوێندن و دیراسە جامیعە بە پاشەکەوی ڕێک عەکسەکەی صحیح و دروستە ڕێک عەکسەکەی بڕواتانە بی بەڕێزان ئەو قوتابیانەی کەوا لەکەنمان الحەمدولله لە برایان لە خوشکان ناڵێم سەداسەد بەڵام ڕقەمێکی زۆر گەورە یعنی لە سەروی 90 لە سەدا إلا ئەوانەی لێرانە متفەویق و ئەوائلن لە جامیعە و مەکتەب و کولیەی خۆشیان ئیلا لە ئەوائلەکانن بە تەجروبە حەزم لێ ناوی هیچ بەڕێزێک بینم بەڵام الحەمدولله ساڵانە بڕن تەماشای نەتیجەی ئەو بەڕێزانە بکەن کە سەفی 6 ئەوائل دەینن إلا زۆربەی زۆریان تەڵەبەی مەراکز و تەحفیظ ئەو بابەتان ئەوائلی جامیعە ماجستێر دکتۆرایەکان هەر هەمویان الحەمدولله خەلفیەتێکی زۆر باشیان هەیە تەشجیعتانەکەم بەڕێزان خوشکان برایان کە سوکار داکوبا بە تایبەت یعنی منداڵەکانتان کوڕانتان کچانتان هاندن تاوەکو ئینشاء الله هەم بۆ خۆیان کەسایەتێکی زۆر جوان ڕێک و پێک علمیەتێکی زۆر ڕێک ئەو جەشت لە قیامەتیش بۆ خۆی و بۆ ئێوەی بەڕێزیش ئەبێ بە ئینشاء الله زاد و زەخیرەیەکی زۆر گەورە. شەوکە لێڵایی چاوان مەگەرێ نوری قورئانە دنیا داگرێ تیشی ڕەوشەنی ئەدا لە سینە. حفظی قورئانی پیرۆز يعني فعلا لەبەرکردن ئاسانە لەبەرەوەی طبعا ئاسانە لە ئەو کەسێک کە خوای گەورە تەوفیقی ئەدا مەگەر ئیوا هێدە لەمامەسە من 2 ئاەت نازانم لەبەرکەم ناتوانم. رب العالمين وعدي فرموا ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. ئێمە گوتمان لەبەیک اللهم تەوفیقی خوای گەورە الحەمد لله هەبوو پێگەیشتین لە فەزلی خوا خوای گەورە ئەو نیعمەتەمان لەو بەردەوام کە یاخوا جا حفظەکە تەواو بوو ڕێک ئەو قسەیە ڕاستە کاتی دەگوترێ حفظ ئاسانە لە مراجعەکردن ئەوە بۆ کەسێک وایە کەوا ئەگەر بەرنامەی نەبی بۆ مراجعە ئەمە گەرنا مراجعەش دیسان خوای گەورە تەوفیقت دەداتی یعنی رب العزە بە چەندین شێوە ئاسانکاری کردیە تاوەکو ئێمە بتوانین مراجعەی حفظی بکەین هەر لە کیانی ئینسانە رب العزە دەماغی وای پێبەخشیوی نیعمەتی وای لەگەڵ داناوی مامۆستا ذاکرەیەکمان هەیە کەوا خەزنی شت ئەکا ئێستا بەڕێزی وامان هەیە لە مزگەوتە لە جەماعەتە مامۆستا ئەسڵەن ڕۆژێک لە ڕۆژان قورئانی لەبەر نەکردیە بەڵام کە غەڵەت دەکەی ڕاستان هەستی پێ دەکا دەیکاواتە قورئان وەکو علمێکی تر نییە وەکو کەلام و کتابێکی تر نییە کە لەبەرت کرد یاخود لەبەر بەکوڵێ جێگیر بوو لە مێشک و دڵ و دەروونت ئینشاء الله هینانەوەی زۆر ئاسانە تەنها نیەتی مەبەستە اینجا هەوڵدانیش وەکو گوتیشمان ئیش ئەوەلەکەی زەحمەتە هەموو ئیشێک وایە دواتر جۆرە تەمرینێک و جۆرە لێڕاهاتنێک لۆ پەیدا دەبی بە نەتیجە بەڕاستی پێم وانییە زەحمەت بی و ئەو بەڕێزانەی کەوا لە خزمەتیشیانە بم لە برایان لە خوشکان هیچی ئەوەی وەکو بڵێ ئیشکالی ئەوەی نییە کەوا پێی زەبط نەکرێ خۆشی ئەو قورئان ئەوەیە کەوا بەردەوام ئەبێ بێتەوە سەرێ تعاهدوا هذا القورآن وصیەتی خۆشەویستمان ئەوەیە صلى الله عليه وسلم کە لەبەرت کردیە بەردەوام بخوێنە و مراجعەی بکە مەگەرنا ئەگەر هەر کەسێکمان قورئانمان لەبەر کرد و چیتر پێویست نەکا قورئان بخوێنێ ئەوە قورئانمان هەجر کرد ئەو وەختی بۆیە بەڕێزان لەبەرکە و مراجعەشت بەردەوام بی مادام خۆت سەبەبنی لە لەبیر چوونەوەی شتێک ئاەتێک بابەتێک ئەوە ئەو وەختی ئینشاء الله ئەسڵەن لەسەری مەئجووری دووەمیشان ئینشاء الله هەموو خینەوەیەک و هەموو پێداهاتنەوەیەکت ئینشاء الله دەرەجاتی زیاتر و زیاترت پێ دەبەخشرێ بە ئیزنی خوا مەدرسەی عیلم و عیرفانە قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم. لەوانەیە زۆر جار پرسیاری ئەوەمان لێ بکرێ بڵێن باشە ئەو مەشروعە حفظی قورئان ئەگەر بێتە ناو با بڵێن ساعات و هەفتە و مانگەکانی ژیانمان نەفع و قازانجەکەی لە چێیە؟ بەڕێزان لەبیرمان نەچی ئێمە
عبدی خوای ئێمە کە ئەلحەمدولله هاتووینە ئەو دنیاە هەوڵماندایە کەوا هەم دنیامان وەکو بڵێ مرتبی ژیانێکی خۆشی تێدا بژین خۆمان ئوسرەمان عائیلەمان کوڕ و کچوو هەموو دەوروبەرمان هەمیش وەکو بڵێ ڕۆژی دوایی خۆمان ئاوەدانکەین بە ڕوویەکی گەشت و جوان بچینە خزمەت خوای گەورە سوبحانەهو وتعالە لەوێ پەشیمان نەبین لەسەر ئەو کاتانەی کەوا لە دنیا سەرفمان کردی کۆکەرەوەی هەردووچیان وەکو ئەوەی لە ئەثەر هاتیە ئەوەی دنیای دەوێ ئەوە بێ مەشغولی قورئانی ئەوەی خەریکی قیامەتی حەزی لێ لە قیامەت دەرەجەی زۆر عالیبی مەشغولی قورئانی ئەوەی دنیا و قیامەتیشی دەوێ هەردووچیان ئەو بەڕاستی چاکترین و باشترین سلعە خۆ پێ مەشغولکەی قورئانی پیرۆزە کەلامی خوای گەورەیە سوبحانەهو وتعالە لەبەرەوەی هیچ شتێک نییە لەسەروی ئەو بی وەکو دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئیشارەتی پێددا ئەفەرمێ حافظی قورئان لە ڕۆژی قیامەت هیچ کەسێک لەسەروی ئەو نابی لەبەرەوەی نصي حديث خوشويست صلى الله عليه وسلم كأفرمي يقال لصاحب القرآن اقرأ ورتل ورقة فإن منزلتك عند آخر آية تقرأوها ديكاتيك تلقى همو آية كان هاد برزبي وهاد برزبي إن شاء الله دقي آستيك و لآخر كي تو إلا أقراني خوت حفاظي قرآن لو موجودا لقال ما مستاي قوري هر هموان كخوشويست خويتي صلى الله عليه وسلم دي أوقر من أو عاقبة تشاورين بك ومێدەوارین خوای گەورە بێ بەشمان نەکە لەو لطف و ڕەحمەتەی خۆی تۆش هەوڵدا بەڕێزم برای بەڕێزم خوشتی بەڕێزم تۆش لەو کاروانە وەکوڵێ دانا بڕێ و لە پاش نەکەی و بتوانی خۆت بگەینی جا ئەگەر ئێمە بێنەوە جارێکتر بۆ دنیایەکەی خۆمان ئەو قورئانە چمان لۆ دروستەکە لە دنیایە دڵخۆشی ئێمە لە چێن دەرەیە لۆ ئەوەندە پێ متەمەسکین واللهی بەڕێزان ئەوکە بڵێ زۆر جاران برا و خوشتی وا هاتیەکەوە مەشغولی دنیاە کاتی قسەی لەگەڵەکەیت ئەڵێ باشە مامۆستا و مەثەلەن ئەو هەموو کاتت چییە لەگەڵ ئەو مەشروعانی تۆ خەریکی ئیشێک کار و کاسبێکی ناکەی ئەوەلەن جارێ ئەلحەمدولله یەکێک لە بەرەکەتی قورئان ئەوەیە فێرت دەکاوەکەوە چۆن بە قەناعەت بژی خەڵکی گەلک زۆر ئەوەیەکەوە زۆری هەیە ئەلحەمدولله بەڵام ماندیبوونەکەی لە ژیان ئەوەیەکەوە چاوی تێر نابی بە بەشی خۆی دانانیشی هەر زیاتر و زیاتر هەوڵ دەدا معلەلم هیچ پێویستی پێ نییە هیچ پێویستی پێ نییە لۆیە بەشێک لە بەرەکەتی قورئانەوەیە کەوا ژیانێکی خۆش و ڕێک و پێک و باش و جوانت هەبوو قەناعەت و اکتیفا پێ دەکەی ئەوە دنیا مسۆگەر بوو ئەلحەمدولله لە هیچم نقصستانیە و جارە بە هەوڵێک بۆ قیامەت بدەین کە ئەویش وەکو بڵێ قورئان عکسەکەی دەڵێ ئەفەرمێ وەلا تەنسە نەصیبەکە منە الدنیا ئەوەندە هەوڵی قیامەت بدە ئەوەندە مەشغوڵی قیامەت بی دنیات لەبیر نەچی ئێمە بەداخەوە ئێستا خەڵکێکی زۆرمان ئەوەندە مەشغوڵی دنیای قیامەتی لەبەر کردیە دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونما دڵم کانیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی شخصیەتێکی وات بۆ دروستەکە ڕەب العیزە بەهۆی ئەو قورئانەوە کەوا لە هەموو شوێنێک ئیلا ڕێزت لێ دەگیری ڕێزەکە لێو من نییە بۆ ئەو قورئانەیە کە خوای گەورە بە خەڵات دایتێوە من لۆیە دەچی هەر شوێنێک ئیلا پێشوازیەکی گەرم و باش خۆمە بەسمان ئەوە نییە خوا نەخواستە بەهۆی ئەو قورئانەوە خەریکی ئەوە بین خەڵک دەست لە سەسینگ بۆمان ڕاوەستی بەڵام ئەوە لوتفی خوایە بۆ ئەهلی قورئان ئەوەی دادەنێ باش ئەوەی قبولیان پێدەبەخشی ئینشاءڵڵا لە هەموو دڵەکان جێگیرە بن و ئاوەدانەبی ئەوە ئەوێ ئەو جارە یەکێک لە بەرەکاتی قورئان هەر لە دنیا ئەوەیە کە ئەلحەمدولله مویە سەر ئەبی لە ئیش و کارەکان يعني هر او ڕێزەی کە ئێستا باسم کرد بەدەیان جار لطفی خوایە جارێشتر واللهی هیچی لەو من نییە وەکو شخص وەکو زیاد بەڵام کە دەچی هەر شوێنێک لە هەر دائیرەیەک هەر مؤسسەیەک لە هەر بابەتێک شوێنێک ئیشێکت هەیە ئیلا تەماشا دەکەی ئەوی بەرامبەر بە جۆرێکی زۆر تایبەت تعامل لەگەڵەکە دیسان ئەیڵێمەوە خوای گەورە پاداشمان کەم نەکاتەوە بەهۆی ئەوە بەڵام ئەوە تیلکە بوشرا وەکو بڵێ عاجلی مؤمن ئەهلی خێر ئینشاءڵڵا ئەو خێریان پێ دەبڕێک ئەو کە ڕێزت دەگری ئەویش هەر مەئجوورە لەسەر لەبەرەوەی ڕێزی قورئانی گرت جا لۆیە بەڕێزان ئەوە هەمووی لە دنیا اینجا خۆ ئەلحەمدولله ماڵێکی ڕێکوپێک ئوسرەیەکی ڕێکوپێک باش ئەو جارە با بچینەوە لای قیامەت لە قیامەتە ئێمە هەمومان خەریکی پاداشتین ئەمانەوەی خوای گەورە لێمان خۆش بیت تەجاوز کە لەو گوناحە لەو تاوانەکە هەمومان هەمانە لەو بەشەی بۆیە خوای گەورە تەماشا دەکەی سوبحانەهو وتعالە ئەفەرمێ بینن ئەو جۆرە کەسانە لە سێبەرێک لە شوێنێک دابنێنکەوە کەسێک شافعیانە پێ دەگوترێ قورئانی پیرۆز ئێمە غەزانین چۆن پێغەمبەر شەفاعەتەکە بۆ ئومەتەکەی صلی الله عليه وسلم قورئانیش ئەوها شەفاعەتەکە صیام ڕەمەضان ئەوها شەفاعەت مەعلودەکە دێتو ئەو هەموو شەفیعکارەت هەبی ئەو هەموو محامیت هەبی دیفاعت لێ بکەن ئینشاءڵڵا پشتت بە عەردی ناکەویت و زۆر سەرکەوتووی تێدا ئەوجا لەوە زیاتر
یەکێکە لە ڕێگاکانی چاکەکردن لەگەڵ داک و بابت بر الوالدین کەوا یەکێکە لە ئیشە هەرە گەورەکان کە خوای گەورە زۆر پێی خۆشە. چییە ئەو چاکەیە؟ ئەوە یەکەوە لە ڕۆژی قیامەتە يؤتى بحافظ القرآن وبوالديه داكو بابي دينن لقل حافظك داكو بابي جلو برجيشي لبردكري حليشي عند دريتي كوال لهمو جلو برجيش جوانتر تاجك لسسري عند دريكه وكوي خوش بيستفرمي صلى الله عليه وسلم ضوءه أسطع من نور الشمس دايما مستا أوا بۆ داک و بابت بی ئەبێ خۆت کە پێ مەشغول بی پێماندی بووی ئەبێ ئەجر و پاداشتەکەت چەند بی. اینجا لەوە مهمتر یەکێک لە مامۆستایانی ئەهلی سەلەفی ساڵح کە باسەکەن ئەوە قوتابیەکەی لە خەون ئەیبینی پاشەوەی وەفاتەکە مامۆستایەکەی مامۆستای قورئانی بووە قسەی لەگەڵ مامۆستای خۆیە کە ئەفەرمێ توێ قیامەت یعنی حساب و کتاب دەڵێ ئەڵێ چت لەگەڵ کرا ماذا صنع بك الرب خوای پەروەردگار چی لەگەڵ کردی؟ مامۆستایەکە وەڵامی تەڵەبەی خۆی ئەفەرمێ ئەدخەلەنی الجەنە. بەڕێزان تەماشای ئەو جملەیە بکەن. خوای گەورە ئەدخەلەنی الجەنە منی بردە بەهەشت الحەمدولله. فەرمی بیمە بە چ کار و کردەوەیە کە چوویە بەهەشت هەتا منیش لەوەدا وەکو بڵێ زیاتر محاولەی خۆم بکەم ئەفەرمێ ئەو مامۆستایەکە ئەفەرمێ بتعلیم الصبیان فاتحة الكتاب بەوە چوومە بەهەشت کەوا خوای گەورە سوبحانه وتعالى دەفتەرەکان کردەوەی ئەعمالم هەر هەمووی گەڕا ئەو ئیشەی بەوەی لایەق زانی کەوا من باتە بەهەشت بەوەی کەوا چەند منداڵێک لەبەردەستم بۆ سوورەی فاتحەم فێر کردوون بتعليم صبيان فاتحة الكتاب أهلي بهشت بي أي كاتيك تو حافظي قرآن بي مشغولي أو بي كوا خلطي فير قرآن كي يبين سر أو ريا وشقام راس وجوانا دي والله إن شاء الله أجر باداشتا كمان أميد من أوي قلق زور وقورة تربي ويا أميدم أوي إن شاء الله لكوتاب هيفو نصيحتم بو خوم بو أوي بريزو بو من ضالة كان من بو قنجان من أوي كبراسي تشاكترين وباشترين تجارة من لقل خواي قورة براستي تجارتي قرآني بيروزة أي قرآنكم تاكهت واني سارجي دردو مرهمي جاني دلي برجانم بتو وشادا وأمر دوما هنا سوجياني ئێمەش زۆر سوپاسدانەکەین خوای گەورە مادیبوونتان لێ قبولکە ئەجرێکی زۆر زیاترتان پێ ببەخشی ئەو قسانەیە کەوا کردومان ئینشاءالله لە تەرازوی چاکەی ئێمە و ئێوە دابێ ئینشاءالله جوندی مەجهولن خوای گەورە پاداشتان داتەوە ئەو جۆرە بەرنامە و ئەو جۆرە دەم و چاوە جوانانە ئینشاءالله لە پشتی کامراکان یاخوا هەر بەردەوام بن لەبەرەوەی خێرێکی زۆر گەورە دەگەین بە هەموو خەڵکێک ئەوەی جێ لە ئێمەیە ئێستا ئێمە دەبینی حتمما سوود وەرەگری ئینشاءالله ئێوەش لەو سوود و قازانجە بێبەشنین خوای گەورە ئێمە و ئێوە لە ژێر شەفاعەتی پێغەمبەر و قورئانی پیرۆز تۆمان کاتەوە ئینشاءالله ئەهلی بەهەشت بین یاخوا طاعەتتان قبول بێخ